خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کێشەکانی یەکێتی و پارتی بەردەوامە و مەترسیەکانی سەر هەرێمی کوردستانیش بەردەوامن. ئەم شەو لەگەڵ کەسایەتێکی سیاسی و بازموونی هەرێمی کوردستان و کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ لەبارەی کێشەکانەکەین. کێشەکان تاکتیکین یاخود گەیشتۆتە سەر وەکو کوردەڵێ گەیشتۆتە سەرێسقان. چارەسەرەکانیان لەکوێیە؟ مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان چۆن ئەڕێنەوە؟ هەر بەڕاستیش مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە یان وەکو هەمیشە ئەوترێت کە مەترسیەکانی سەر هەرێم جۆرا و جۆرن. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز شاڵا و عەلی ئەسکەری کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک شاڵا بەخێر بێ. سپاس بۆ بەشداریت لە پانۆراما. دۆخی هەرێمی کوردستان چۆنە بینیت؟ پرسیارێکی سادە. ئەوە پرسیارێکی سادە نییە، پرسیارێکی زۆر قوڵ و فراوانە بەڕاستی. ینی من دۆخەکە بەو خراپێ نابینم کە بەداخەوە لە ئیعلام پیشانە درێ. ینی هەرێمی کوردستان ئێستا پێگەی بە قەناعەتی من لە چەند ساڵی ڕابردوو مەسەلەن لە مەرکەزی عێراقا لە ناو عێراقا زۆر بەقوترە. ینی لەبەرەوە و ئارایی خۆی هەیە ئەوەی کە پێگەی کورد وای پیشانەدا کە ئەو بەقوتە نییە، ئەو سراعەیە کە لە ناو خۆمانە کە ئەینا پێگەی کورد پێگەیەکی بەقوتە. مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ هەموو وەختێکیش هەبووە و ئەشێ بڵین ئێستا مەترسیەکان زیاترن، چکە دۆخی سیاسی شەرقی ئەوسەد و دنیاش ینی گۆڕانکاریی زۆری بەسەرا هاتووە و شەڕی ڕووس و کە بە ناو لە ناو ئۆکرانیایە ئەتوانم بڵێم ناتۆ هەمووی یعنی ئەم شەڕە ڕنگدانەوەیەکی زۆری دروست کردووە تەنانەت لە منتیقەکانی ئێمەش. ینی لەبەرەوە بەڵێ مەترسی زۆرە و ئەگەر ملاحەزەشکەی کوردستانی خۆمان و هەر چوار پارچەی کوردستان بە نەوعێک لە نەوعەکان ئەکوڵێ و لە نەتیجەی ئەم سراعی بینی سۆڤێت و ناتۆ تەحالوفاتی سیاسیش گۆڕاوە. یعنی ئەم تەحالوفاتە سیاسیانە دەوڵەتان ئەگرێتەوە، دەوڵەتەکان هەرچیەک بکەین ئێمە لە ئێمەمانان بەقوترن وەکو کیانی کوردی. لەبەرەوە بەڵێ تاسیری زۆرە و خەتەریش زۆر. پێت وایە پیلانێکی ژوورە تاریکەکان هەبێ بۆ ئەوەی کە کورد قەزی کوردی لە چوار پارچە و بە تایبەتیش لە ڕۆژاوای کوردستان کە بکرێتەوە وا لە قاڵە بدرێ؟ ئەزانی من با بە سەراحەت پێت بڵێم پیلان و پلانیشیان دائیمەن هەبووە. ئەگەر لە بیرتان بێ لە گەرمەی ناخۆشەکانی عێراق و سووریایە کە یەک حیزب بە ناوی بەعسەوە حکمی لە هەردوو شوێنەکە ئەکرد، ئەوان بەرنمەیان کە ئەگەیشە سەر قزەی کوردی بەرنمەی خۆیانە نەبوو لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە. لەبەر ئەوە ئەوان پیلانیشان هەیە و پلانیشان هەیە بۆ قزەی کوردی هەمووی ڕێکن لەسەر ئەم مەوزوعە. لەبەر ئەوە بەڵام ئەماوەتەوە سەر ژیری کورد و توانای کورد بۆ ئیستیعابی ئەم عەمەلیەتە. یعنی بە قەناعەتی من بەڵێ پلانیش هەیە و پیلانیش هەیە بۆیان بە بەردەوامی. بە قەناعەتی من ئەو تموحێکی قەومیە، یعنی بە قەناعەتی من ئەوە بەردەوامە بێ. ئەم بابین سەر کێشەکانی یەکێتی و پارتی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە و دیفاکتۆی لە هەرێمی کوردستان دروست بووە. باز لەوە کرێ هەر کاتێک یەکێتی و پارتی تەبابن بەهێزە بێ، هەر کاتێک کە ناکۆکن تێگەچێ. ئێستا خودی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لە دوو دیمانەی جیاوازدا ینی وەکو کوردەڵێەوەی ژێربەڕی خستە سەربەڕە و هەمووی وت. ئەمە لە چیەوە دروست بوو کاک شاڵا؟ بە بۆچوونی من ئەمە بۆچوونە و بۆچوونی شاڵاوە. ینی بەڕاستی ینی هەواڵ بافڵ بۆچوونی یەکێتی خسۆتەڕ. بە بۆچوونی من ئێمە تێگەیشتنمان بۆ حکومەتی ئیئتلافی تێگەشتێکی هەڵەیە. ئێمە ئەگەر تۆ سەیری دەنگدان و دەنگدەران بکەی ئەم کابینەی نوۆیە پارتی زۆرترین دەنگی هێناوە و سەرۆک وەزیران لەوانە، بەڵام بەتەنیا حکومەتیان پێک نەهێناوە. حکومەتەکە حکومەتێکی ئیئتلافیە، حکومەتێکی ئیئتلافیە لە چەند حیزبێک. یعنی ئەوە
یەکێتیە گۆڕانە حیزبی سۆسیالیستە ئەگەر هەڵە نەبووم کۆمەڵ و یەکگرتووشی تیا بوو هەتار کەمەنەتەوەکانی بەڵێ کەمەنەتەوەکانی تیا بوو حکومەتی ئێتلافی بریتە لە چی؟ ئەم حیزبانەی کە حکومەکەن هەر یەکە و بەرنامەی کاری خۆی یاخود حملەی دیعایی خۆی بۆ ئەوەی سەرکەوێ هەی بووە کە پلانی ئەم 4 ساڵی چییە؟ بەڵام بەم سەرکەوتنە کە پارتی ئەکسەرێتی دەنجێناوە پلانەکە تێنەگەیشتنە لە تەشکیلەی حکومەتی ئێتلافی ئەمە حکومەتێک نییە کە بە تەنیا حیزبێک سەرکەوتوو بوو بێ و دروستی کردبێ و ئەتوانێت کە بۆ تەنیا سەرکەوتی و خۆت حکومەتت پێکێنە ئەتوانی ئەو بەرنامەی 4 ساڵی خۆت جێبەجێکی کێشەکە ئەلێرە بە قەناعەتی من ئەساسی گرتووە پارتی وەکو حکومەتێکی پارتی تەسەڕف لەگەڵ با بڵین لەگەڵ هەموو حکومەتەکە نەک ئەوەیە کە حکومەتێکی ئێتلافیە بەرنامەی ئەم حکومەتە بە تاقی تەنیا بەرنامەی پارتی نییە ئەمە بەشێک ئەگەر نسبیش بێ مەسەلەن پارتی لە 140 هێنابێ یەکێتی لە 130 بێ لە 140 بەرنمەکەی پارتیە بەرنامەی ئەم حکومەتە مەسەلە لە 130 یەکێتیە لە 115 با بڵێن گۆڕانە لە 104 حیزبێکیکەیە لە 102 حیزبێکیکەیە ئەبێ بەو نسبەتەش بەپی بەشداریان لە ئێتلافەکە کەواتە بەرنمەکەی ئەمانە بێت تێگای بێتەوە ئەمە خەلەلی ئەساسی بە قەناعەتی من عملێتی حکومڕانێکەیە بەردی بناغەکە ینی خوارداندراوە ئەزانی خوارداندنەکە چییە؟ ئێمە لە نەتیجەی سراعی ئێمە و پارتی کە هەردوو جانیبی تیا بووە ئێمە قەت حەلی وەسەطمان نییە یان کە شەڕەکەین جاران کوردەی گوت براکوژی ئێمە خوشکوژیشمان کردووە یان کە ئەوەندە ئاشتین ئیتر هیچ شتێک بە بینمانەوە ناچێت باشە یعنی ئەشێ ئێمە سراعی مستەمرمان هەبێ لەگەڵ پارتیە و یەکگرتنیشمان هەبێ یەکگرتن لە بوارە جیاوازەکانە وەسەلەن ئەتوانین ئێمە لە نەتیجەی حکومڕانی کوردستانی ئێمە سراعی خۆمانمان هەبێ وەکو پارتی وەکو یەکێتی بەڵام کە حکومەتێکمان پێکێنا ئەبێ حکومەتێکی موحد بێ نابێ حکومەتی یەکلایەنە بێ ئەگەر بە چەند لایەنێک پێکمان هێنا مەسەلەی یەکگرتن حتا ئەگەر خلافی زۆر قورسیشمان هەبوو ئێمە شوێن هەیە کە قەراراتی ئەوان یاخود بۆچوونی ئەوان تەئسیر لە هەرێمی کوردستانەکە مەسەلەن بەغدا دەوروبەر دنیای دوورتر با بڵێن ئەوروپا و ئەمریکا و سینی کاریگەریان بەسەر دنیاشەوە هەیە نەک بێزگە لە هەرێم ئەبێ ئێمە یەکدەنگ بین لەوێ ئەگەر سراعی خۆشمان هەبێ ئێمە نازانم ئەڵێ یان ئەچێ بۆشایی یان قەت نازانم سەرچۆپی بەرنادا یان نایکایان سەرچۆپی بەرنادا یان ناچێتە شایان کە چوو بە هەژدە کەس نایەتە دەرەوە عەلا کول حال ئێمە بەڕاستی حەلی وەسەطمان نییە لەم عیلاقاتەیەوە تێگەیشتنەکانیشمان تێگەیشتنی تەسکە بۆ شێوازی حکومڕانی قەناعەتی من ئەوە حاڵەتێکی نەفسیشە کە ئێمە سراعێکی قوڵمان هەبوو لەگەڵ یەکە بەڵام تەحسیل حاصلەکە یەک شتێکە نە ئێمە پارتیمان پێتەواو کراوە نە پارتی ژێمەی پێتەواوە کرێ لە نەتیجەی هەموو شەڕەکان و کە ئاشتیش بووین دەستکەوتی کورد زیاد بووە کە دوور کەوتوینەتەوە لە یەک کورد پاشەکشەی کردووە لە دەستکەوتەکانیە ئێستا هەلێکی باش هەیە بۆ کورد بەعام هەلێکی باش هەیە ئەم هەلە بە قەناعەتی من خەریکە دەنگ لە هەردوو لە پیا ئەبێ کە ئەمە ئەبێ حەل کرێ یەکێتی هاواری کردووە کە ئێمە لە حەلی و خۆشمان بەڕاستی ینی ئێمە خۆمان بە خاوەنی بیرۆکەی دروستبوونی حکومەت و پەرلەمانی کوردستان نەزانین و فکری جەنابی مامجەلال و داوای جەنابی مامجەلال و ئەگەر لە بیرتان بێ لە 91 کە هاتینەوە برادرانی پارتی داوای حکمی زاتیان نەکرد یەکێتی بوو بە شعارەکەی مافی چارەی خۆنووسین و هینی کرد لەبەرەوە ئەم حکومەتی هەرێمە ئەگەر ئەوانەی کە نزیکی مامجەلال بوو بن مامجەلال یادی بەخێر هیچ وەسێتێکی بۆ کەس نەکرد کە چی ببێت دوای خۆی هیچ نەوع وەسێتێکی نەکرد کە چی بکرێت دوای خۆی یەک وەسێتێکی کرد تی حکومەتی هەرێمی کوردستان بپارێزن خەڵکی کوردستان بڵێ ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان بپارێزن کیانەکەی بۆیە ئێمە مسرڕین لەسەر پاراستنی کیانی حکومەتی هەرێم مشکلە نییە ئێمە سەرکردایەتی ئەو حکومەتە ئەەکەین یان نایکەین بەڵام گرنگ ئەوەیە ئێمە تیا بەشدارین کە بەشدارین ئەبێ
بەشێک لە بەرنامەی ئێمە بەرنامەی ئەم حکومەتە بێ بەقەدەر ئەو حەجمەی کە هەمانە. باشە بەڵام بۆچی ئێستا گەیشتۆتە ئەوەی کە ئێستا ئێوە تۆمەتبارەکرێن بەکارکردن بۆ دوو ئیدارەیی و تەنانەت مەسەلەن لە حکوومەت لەو حکوومەتەی کە ئێوە بەردی بناغەکەتیاندانە باز لەوە کرێت کە سلێمانی کە بە زۆنی هەر کوردستان یەک زۆنە بەڵام بە زۆنی یەکێتی و زێنفوزی یەکێتی حسابەکرێ سزا ئەدرێ ئەمە بۆ گەیشتە ئەم دۆخە. من بە زیدی بە شتێکت پێ بڵێم جارێ ئەم زۆنە زۆنی سەوز نییە ئەگەر ڕاستمان بێ ئەم زۆنە زۆنیش ڕەنگا و ڕەنگە لەبەر ئەوەی لایەنەکانی تر هێزی چەکداریان دروست نەکرد ئەوە سەبەبی ئەساسی بووە. ئێستا ئێمە ئیتیهامەکری یا ئیتیهام نییە کە ئەڵێن ئەمە زۆنی سەوزە بەڵام نفوزی یەکێتی لە سلێمانی و منتیقەی گەرمیان بووە دوایی لە هەولێر بووە لە بادینانیش لەبەرەوە بە تەدریجی زیاتر پارتی لە منتیقەی دهۆک نفوزی زیاتر بووە وەک لە هەولێر و لە سلێمانی و لە گەرمیان بۆیە وا ئەڵێن و حەزەکەم ئەوە بۆ جەنابیشت و بۆ بینەرانیش یعنی شتێکە ڕۆیشتووە هەر ئەم حکومەتە کە ئێستا لە منتیقەی سلێمانیە بڕۆ سەیری ئیدارە بکە بەڕێی جەنابەت لە سەتا چەندی یەکێتی تەحکم بە ئیدارەی منتیقەی ئەو زۆنەی کە تۆ ناوێنەی سەوز و من نایەنێ ملەوەن بە سەتا چەندی حکم بەدەست مشتەرەکە مثلا تەنان محافظی سلێمانی نا بۆ ئاگاداری لە سەتا سی بەدەست یەکێتیەوەی لە سەتا هەفتا بەس لە دەست لایەنەکانی ترەوەیە بەڵامەکە خۆشیانەڵە هەر یەکێتی بەرپرسە یەکێتی بەرپرسە لەبەر چی لەبەر تاریخی یەکێتی لەبەر پێگەی سیاسی یەکێتی لەگەڵ لەبەر عیلاقاتی یەکێتی هێتیش هێزی چەکداری هەبووە هەرچیەکی شتۆم لە حەزە بکە هەمووی کە چوونەتە دەرەوە هیچی سەرکەوتو نەبوو لە چوونە دەرەوەکەیە لە نەتیجە هەر یەکێتی جاری وایە کەس بووە بەڵام گەیشتۆتەوە ئەو پەڕی ڕۆشنی و ڕۆشنایی خۆی لەبەرەوە ئەساسەکەی وایە بەڵێ ئەوەیە کە سەبەبەکەی کە ئەڵێن ئەمە زۆنی سەوز و یەکێتیە. ئێمە بە سەراحەت پێ بڵێم ئێمە لە دوو ئیدارەی ناکەین وەکو پێشموتی وەسێتی مامجەلالیش پاراستنی کیانی هەرێمی کوردستانە بەڵام حاڵەتێک دروست بووە حاڵەتەکە شتی تاریخی هەیە من مەناعەتم نییە بۆ تاریخ ئەگەر بەرنمەیەک دابنەی باسی تاریخی لە 91ەوە بکەین لە تەشکیلی حکومەتەوە 92ەوە هەتا ئێستا و دروستبوونی بڵین شەڕی ناوخۆ ئێمە و گۆڕان دروستبوونی گۆڕان کارەکانی گۆڕان ئێمە بۆ ئاگاداریت ئەمە بەشێک لە ئیمتیازات بوو لەم منتیقەیە هەبوو محافزەکان هەیان بوو پارێزگاکان هەیان بوو ئەمە لە خلافی ئێمە و گۆڕانە بێزگە لە خلافی سیاسی خلافەکە بوو بە شتێکی شخصیش کە بوو بە شتێکی شخصی بەشێکی زۆر لە دەسەڵاتەکانی ئێرە گوازرانەوە بۆ بۆ هەولێر کە گوازرانەوە هێنانەوەی زەحمەت بوو کە ئێستا هاتۆتەوە بەچی هاتۆتەوە بە دەسەڵاتەکانی پێشوو نەهاتۆتەوە بە دەسەڵاتی ئیداری تایبەت هاتۆتەوە مەسەلەن ئەڵێ پارەی زۆنی ئەم هەر منتیقەیەک پارەی زۆنەکەی بۆ خۆیەتی پارەی زۆنی ئێمە بۆ خۆمان نییە بۆی بیزانی مەسەلەن غاز لەم منتیقەیە ئەوڵێ نەوت لە منتیقەی ئێمەیە نەوت بۆ بۆ موچەی گشتیە باشە نەوت بۆ موچەی گشتیە باقیەکەی تری نەوت کە هەیە ئەوە ئێمە نایزانین باشە غاز بۆ کارەبای عامە بۆ ئیستهلاکی عامە ها بەشێکی بۆ غازی ماڵانە و بەشێکی بۆ کارەبایە باشە ئەی ئەگەر تۆ جای بکەیتەوە ئەی تۆ غازە لێرە ئەبیت نەوتەکەی ئەوێ نادەیت چ مقابلێکە بێ یعنی تێمەکەی بێگومانزورەکەی هەنگاوەکان پاڵ بەیەکێتیۆنێن ئەڵێ بڕۆ دوو ئیدارەی بکە لا ئێمە دوو ئیدارەی ناکەین دڵنیا بە ئێمە دوو ئیدارەیمان ناوێ بەڵام بە شێوەیەک لە شێوەکان دەسەڵاتی ئیداری و سیاسی پارتی بەسەر ئەو زۆنەی کە بە ناوی زەردەوەیە باشە کە فەرق و جیاوازەکان ببینی و نفوزی دەسەڵاتی یەکێتی کەرکووکە و منتیقەی سلێمانی و گەرمیانە ئەبێت تۆ پارێزگاری لە حاڵەتی مەسئولی مباشری ڕقەمیەکی لە منتیقەیە لەبەرەوە ئەبێت لە مەسلحەتی عام ئیش بکەیت ئێمە ئەڕۆین لەگەڵی هەتا ئاخر مەتاف چکە لە زاخۆ بە ئیخۆمان نەزانین هەتا ئەگاتە وڵا لە شنگالەوە نەکرد لە زاخۆوە بە ئیخۆمان نەزانین هەتا ئەگاتەوە خانەقی
هەتا ئەگاتەوە خانەقین ئێمە بە ئیخۆمان نەزانین و بە نفوزی خۆشمان یەکێتی و قووەتەی ماوە کە بڵیان ئەزانین قووەت یەکشێ پێ بڵێم قووەت عسکەری نییە قووەت ئیرادەی خەڵکە ئیرادەی خەڵکە لێرە تۆ ملاحەزە بکە خەڵکە چێتە سەرجادە دیاری وهەیە جنێو بە ئێمەمانانی شەڵێن لەسەر جادە دێن هاتوونەتە بەردەمی مەکتەبی سیاسی دەستیان ڕاکێشاوە قسەیان پێوتون تویانە دز شەریکە دز بە ئێمەیان وتووە باشە ئەوە قسەشان بە ئێمەش وتووە بەڵام لەوانەیە زۆر کەس لەو بینایە بێ لەوانەیە دزیشی تیا بێ لەوانەیە زۆریشی تیا بێت کە بەڕاستی ئامادە نەبوو قەڵەمێک بەرێم باشە بەڵام ئیتیهامەکە دەکەن خەڵک بە سەراحەت پێت بڵێم ئەبەی کە ئەگزەرێ ئیدارەدانێکی خراپی حکوومەتی ئیئتلافیە پارتی ئەبێت چۆن چی ڕاستکاتەوە بۆ یەکێتی بچێتە سەرمێزی گفتوگۆ من بۆ خۆتەزانی من سەریحم پارتی مەسەلەکە ئەوە نییە ئەتوانم بڵێم ئێستا کەفەی شتە خراپەکان کەوتۆتە لای پارتی معنای ئەوە نییە یەکێتیش هیچ گوناحێکی نییە یعنی یاخود لایەنەکانی تریش گوناحی خۆشتانەکەن بەڵێ لایەنەکانی تریشتینی هەیە بەڵام ئەم خراپانە ئەگەر تۆ وەکو بنەماڵەیەکیش سەریکەی وەکو عایلەیەکیش سەریکەی چەند کەسێک فەردێک لەم عایلەیە هەیە هەر یەکە و کارەکەی خۆی لەوانەیە بە باشی بزانێ بەڵام کە تۆ نەچیتە سەر مێزی گفتوگۆ و گفتوگۆی سادقانە ئێمە بەدەرێڵێ هیچمان نەهێشتۆتەوە لە لای خۆمانەوە مەسەلەن هەواڵ بافڵ لەزانی چەند جار چۆتە لای کاک مەسعود بۆ حەلکردنی ئەم کێشانە من بۆ خۆم گلەیم لێ کردو کتومە ئەرێ تۆ بۆ ئەوواکەیت بە مامی خۆت بانگیەکەیت و هینەکە یعنی گلەی ئەو گوێ نەداوەتێ 19 جار چووە کاقوبات ئەسڵەن گوێی نادایەنە ئەم حاڵەتە خۆی بۆ یان گشتی یەکشێکی پێ بڵێم یەکشێ پێ بڵێم لە پێناوی خۆیان بیایە لە منی وەرگرا ئێستا حاڵ بەم حاڵە ناگەیشت ئەگەر لە پێناوی خۆیان بیایە لە منی وەرگرا حاڵ بەم حاڵە ناگەیشت بەڵام کاکە تۆ خەڵکێکی مەسئول یعنی لێپرسرا و بەرامبەر چێ بەرامبەر خەڵکێکی معەن ئەم زۆنە نزیکەی 2 ملیۆن کەسە تۆ لێ پرسراوی لە منتیقەیەک ئەگەر نفوزت لە بادینان و هەولێریش فافڕستکە نیمانە بەڵام خۆ لەم ناوچەیە هەمانە ئەم ناوچەیە وەکو خۆتەڵی بتەوێ و نەتەوێ لەسەر یەکێتی حسابە ئێ باشە تۆ نابێ مەسئولەتی ئەم 2 ملیۆنە هەڵگری بە باشە و خراپەکانی و من پێتەڵێم ئازانی کاکشاڵە مەسەلەن نامەوێت بەڵام هەر وەکو نمونەیەک بۆ بینەرانش مەسەلەن بۆ نمونە پۆلیس هێزە ئەمنیەکان مەسەلەن لە ئینتیخاباتە هێزەکانی تریش دەنگەهێنن بەڵام کە پۆلیسێ غەڵەتێکەکە هەر دێتەوە سەر یەکێتی و دێتەوە سەر خودی سەرۆکیەکێتی ئەمە وای کردو ئەو کەڤەرە قبولمان بەڵام بۆیە دڵنیابن ئەمە ناتواندرێ وا بەردەوام باشە کاکشاڵاو بەپێی تەجروبەی خۆت بەپێی تەجروبەی شاخ و شاری خۆت مەسەلەن 19 سەرۆکی حزبێک سەردانی سەرۆکی حزبێکی ترکە خۆ ئەبێ لانی کەم نیوەی کێشەکان چارە سەر بن ئەخر منیش بۆیە پێم وتی وتم گفتوگۆی ڕاستەقینە ئێمە گفتوگۆمان زۆر کردووە کاک بافڵ من کاک دکتۆر خەسرەو دوژنەی بایڵی مفاوەزات بووین لەگەڵ پارتیە چەند جارێک چوین لەگەڵیانە دانیشتوین بەرنامەکانمان هێناوە لە ئیتفاقی استراتیژیەوە سیرمان کردوتەوە ئیتفاقەکانی تر سیرمان کردوتەوە بابەت چی جێبەجێ کراوە چی جێبەجێ نەکراوە ئەنواع و ئەشکال کۆبوونەوەمان لەگەڵا کردوون هەندێک جار هەواڵانی باڵین پارتی لە مەکتەبی سیاسی کاک فازل و برادرانی تر کاک مەحموود و کاک وشیار زێباری و بەشێک لەم برادرانە هاتوون و دانیشتوین و مناقەشەی زۆر جدی زۆر بەننا و گەشتۆتە دەرەجەی ئەوەی کە خاڵەکان نووسراوی شەتەوە و ئیمزاش کراوە و ئیتفاقیش کراوە دەستێک هەیە ناوێ ئەم حاڵەتە بگاتە یەک دەستەکە ئەقلیمیان ناوخۆیە بە قەناعەتی من یعنی زەحمەتە من تەشهیر بە یەکێک بکەم یعنی یاخود تەشهیر بە لایەنیەکی معەن بکەم یاخود بە وڵاتێک بکەم چونکە یعنی نەتیجەکە ئەوەتە داتەوە حکمڕانی کوردستان ئەگەر لەبیرت بێ لە مدەتی دکتۆر فوئاد نازانم تەمەنی جەنابەت چەندە خەریب و حکومەت بمێ حکومەتی ئێتلافی بوو خەریب و بمێ ببێتە حکومەتێکی تەکنۆکرات و ئەوانە هەرامان بۆ دروست بوو لە نەزجە شەڕی ناوخۆ دروست بوو هێواش هاتین شەڕی ناوخۆ خوێناوی کە
کەس ئیسیفادەی تیان نەکرد گەشتینە ئەوەی کە ئەبێ ئێمە ئیتفاقێک بکەین کە ڕێکەوتنێک ببێ فعلەن بوو لەو هەموو ناخۆشیەوە بۆ ڕێکەوتنێکی گشتگیری باش چوینە بەغدا بەیەکەوە دەستکەوت ئەوەی کە لە دەستوری عێراق هەیە هەموو دەستکەوتی گەورە بوو بە نسبەت کوردەوە ئێستا دەستێک هەیە کە نایەوێ ئەم حکومڕانیە بگاتە نەتیجە ئەمە هەر لێرە نییە ئەم کێشانە مەسەلەن نمونە دووە بێنمەوە لە ناو هەولێرە عادەتەن حاکم کە سوێن دەخوا لە کوێ سوێن دەخوا لەبەر دەستی سەرۆکی هەرێمە باشە حاکم سوێندی خواردووە تۆ حاکمی و تەقاعد بوویت بەیانی مەفروزە بە ئوسوڵەوە بێمە لای تۆ دەور و تەسلیمم لەگەڵا بکەیت و ئەو کاسەی کە هاتووەتە شوێنەکەت سوێندی یاسایی خواردو بێتە نیان هێشتۆ بچێ دەوام بکە لەبەرەوە حاڵەتێک دروست بووە ئینسانی خستۆتە قەلقێکی ناخۆشیەوە لەم حکومڕانیە بەڵام حەزەکەم یعنی خەڵک بێ ئومێد نەکەم ئێمە زۆر لەمە ناخۆشترمان بووە لە بینی یەکتریا ئەمەی ئێستا شەڕە قسە و شەڕە ئیعلامە و بەشێک لەوانەی کە ئیعلامی معارەزەن یاخود خۆیان بە معارزە زانن ئەم حاڵەتانەی بینی ئێمەیان قۆستۆتەوە و خوا هەڵناگرێ خۆشمان تەقسیری بە یەکتری ناکەین بەڵام ئێمە کوا نەگەشتۆتە ئەوەی کە شەڕی ناوخۆ ببێ و ئێمە نەفی شەڕی ناوخۆکەین نەهیشی لێ شەڕی ناوخۆش نییە چۆن مەترسی نییە قزانی چی من حەزەکەم یەکشی تاریخیت پێ بڵێم بەڵێ کەم جار لە قیمەی سەری سەرەوە قەراری شەڕی ناوخۆ درراوە کە لە بینی ئەم لایەنانە دروست بووە دائیمەن لە خوارەوە یەکێک دروستی کردووە و سەرەوەی ڕاکێشاوە قەت ئەوە نەبووە بەرنمەیەک دانرێت لە سەرەوە بۆ ئەوەی خوارێش بێنێ و ئیشەکەی پێ بکە شتی وان نەبووە دائیمەن لە خوارەوە حاڵەتێک دروست بووە لەبەرەوە بڵێ قابل نییە بەڵێ قابلی دروست بوونە بەڵام ئێمە ئەگەر مقابلەکەی بافڵ حتمما گوێت لێ بووە نەهی و نەفی کردووە کە قبولی ناکەین و قابلیش نییە بیکەین و برادرانی پارتیش دوێنێ من شتێکم خوێندەوە کاک مەحموود وتی ئێمە دوای تەواوکردنی کارەکانی کۆنگرەمان ئیتر قەرارمان داوە سەردانی لایەنەکانەکەین کاک شەڵاو لێرە گومانێک لای هەندێک لە چاودێری سیاسی و تەنانەت کادرانی یەکێتیش دروست بووە مەسەلەن لەناو پارتی دموکراتی کوردستانی شانێت پاچی هەیە بەڵام ئەم ئتیجاهەنیەت پاچێن دەسەڵاتدار نییە ئەزانی چی تۆ با ئێمە زەربی ڕەش بە شتێکانە نەنێ چکەوە نیاڵێ بەشی دواییشی تیابێڵینەوە یعنی ئێمە نابێ حاڵەتێک دروستکەین کە دوای ڕوومان نەبێت لەگەڵ یەکتریا دانیشین و بەڕاستیش من یعنی تکام لەم ئیعلامە سێبەرەیە کە بەڕاستی ئەگەر ئاشتی پێ ناکرێ شەڕ دروست نەکە ینی بەعام ینی من باسی ئیعلامی غەیرە ناکەم ئیعلام هەیە مەسەلەن شت ئەوروژێنێ بەڵام قەت حەلی پێ نییە تۆ ملاحەزە بکە سەحەفیەکە ئەچێ پرسیارەکە ئەڵێ ئەم حکومەتە بۆ معاشر نییە بۆ جلەکەت دڕاوە بۆ نازانم چی بەم حکومەتە ئاڵێ ئیتر کابرا ئەکەوێتە ژنێودان لە داخی حاڵی و شەکوای حاڵی خۆی ئەکەوێتە قسەکردن بە حکومەت بەڵام هیچ حەلێکی سیاسیان بۆ قەزیەکان پێ نییە یعنی هیچ حەلی سیاسیان پێ نەتەنیا وروژاندنی شتەکانە بۆیە وروژاندنی ئەم شتانە ئەوە ئەبێ خەڵکی مەسئول قەلاری لێ بدا کە بەو شێوەیە نەوروژێ ئێمە و پارتی نەگەیشتینەتە بنبەستێکی کۆتایی کە بڵێن ئیتر ئەمە تەواو قابلی ڕێکەوتنە بەڵام ئەبێ نیەتەکە لە ڕێکەوتنا ساف بێ و من ئەمە بەس دیفاع نییە لە حیزبەکەم من واقعێکت بۆ جەرمەوە ئێمە ئاخر شت کە ئیتفاقمان لەگەڵ پارتی کرد ئەوان داوای ئەویان کرد کە ئەندامێکیان لە لوژنەی نەوت و غاز کە بە حیساب هەیە زیاد بێ لە پەرلەمان یعنی ئەبوو لە پەرلەمان قەراری بۆ بدرێت زیاد بێ باشە یەکێتی لەبەرەوەی بڕیارماندا بوو ڕێککەوین و ئیتفاقات ئەو ئەم ئەخیرانە بڵێ ئیتفاقەکانمان بەحساب ڕێککەوتوین لەسەر هەندێک بەرنامە یەکێک لەوانت خاڵەکانی ئەوان بوو بۆ نێسپاچەکەی یەکێتی کردی بەڵام ئەوان هیچیان جێبەجێ نەکرد لە ئیتفاقەکانی خۆیان ئەو بەشەکانی کە پەیوەندی بەوانەوەی ئێمە زۆر ئاساییە یەکێک لە کاتی کارکردنا غەڵەت بکە و لە تەجروبە من لەوانەیە لە ئیشێکە فەشە لەهێنم حەقی خۆیەتی حیزبەکەم بڕێ باشە شاڵاوی تر تۆ لەوێ نەمای بە کاکزا نابێتە جێگات ئەو دائەنێن بەیانی تۆش فەشە لەت کرد حەقی خۆیەتی لای بە ئەو بۆ خۆی پێیانەڵێ شاڵاو فاشیلە ئێخێرە شاڵاو دوێنێ فاشل بوو ئەمڕۆ دەی ئەڵێ نابێت لە جێگاکەی خۆی بڕوە من قبوڵم نییە بڕوە ئەمانە
حاڵەتی نفسی خۆشتی زۆر بشکۆلن بسکۆلم بڵێ بەڵام حاڵەتی نفسی خراپ دروستەکە و سەبەبەکەشی ئوسلوبی حاڵەتەکەیە ئێمە ئیلا ئەبێ دانیشتنێکی سەریحی نیەتی جێبەجێکردنی ئیتفاقەکان لە بینی هەردوولاوە پێت وایە ئێوە لە شتێکتان لابێ بیدەنە پارتی مەسەلەن من ئێمە بەشی خۆمانمان کردووە ئەوەندە چوینەتە پێشەوە ئێستا گەیشتونەتە ئاخر خەتی کە چوین بچینە پێشەوە چوین ئێستا مستەلەحێکە لە تۆپەکە لە ساحەی پارتیایە ئێمە تۆپەکە لە ساحەی برادرانی پارتیایە باشە و دوانە دێن ئێمە دەرگامان بۆ هیچ کەسێکدا نەقستووە و لە سیاسەتیشدا دەرگای داخستن نییە مستەحیل نییە چاوەڕێنەکەین بزانین بە چه ئەجندەیەکەوە دێن و ئێمە ئەم جارە ئەگەر ڕێکەوتن بوو کە هیوادارم نەک هیوادارم یعنی ئەبێ ڕێک بکەوین چکە هەر هیوان نییە چکە ڕێک نەکەوین میلەت زەرێری تیاکە و کیانەکە زەرێری تیاکە و دڵنیاش بە کە کوردستانی عێراق ئەم کیانەی نەما نە لە کوردستانی سووریا نە لە کوردستانی تورکیا نە لە کوردستانی ئێران لە پێش ئێمەوە کاریگەری لەسەر ئەوانە بێ کاکشەڵۆ جا بۆیە ئێمە نیازپاچەکەیمان باشە ئامادەین گویان لە ڕابگرین بەڵام هەر ئیستیفاقێکمان کرد ئەبێ ئەم جاریان سەقفی زەمەنی بۆ جێبەجێکردنی شتەکان دابنێ ئەو بۆچوونی منە بەڵێ قسەیەکی ئەڵێن ئەوان پێیان وایە دەستێک پێی وایە لە ژێرەوە کێچێتی تەواو بووە و بەو گەمارە و ئابووری و بەو گەمارە و تا ڕادەیەک سەربازی و تەنانەت ئیعلامیەش کە ئەخرێتە سەری ئیتر ئەو نوزەی لێ ببڕێت و ئەو هەستانەوەی کب بکرێت بەڕاستی ئەمە قسەی جەماوەریەکێتی یعنی بۆ چوونی بەڕێزی با من یەکشێک پێ بڵێم بگەڕێەوە بۆ تاریخی یەکێتی هەکاری شکستی هێنا و ئەو برادرانە شەهید بوون و هێزی ئەساسی یەکێتی تەفروت و نابوو من ئەمە قسەی مامجەلال و کاکنشورانە بۆ منیان گەڕاوەتە وتیان قادر خەبات ئێمەیان ڕزگار کرد چەند کەسێک مابوونەوە عەدەدی معەیەن مابوونەوە وتی جا و کارگمانە دۆزیەوە ئەمان خوارد لەو کوێستانانە هەتا قادر خەبات ڕۆیشتە کوێستانەکان بە خەڵکی کتووە ئەرێ ئێوە زەکاتە دەن ناکرێ ئەم مەڕوو بزنەی کە زەکاتی لێ ئەدەن بیدەن بە ئێمە پێشمەرگە و حاڵمان وایە سیچل سەر حیوانی هێنا بوو بوژابوونەوە بۆ خواردنەوە لەوەوە یەکێتی گەیشتە ئەو یەکێتیەی کە بەرنامەی ئینتیفازەی دانا و کە هاتینەوە و تاریخ شایەدە پێویست بە تەفاسیلی شتەکان ناکە باشە کە ئەوەی ئەم حکومەتی هەرێمی کوردستان و دەستور و بوون بە سەرۆک کۆماری مامجەلال و برادرانی تری و کە بۆ کورد پسرا ئەوانە گەیشتە ئەوێ لەبەرەوە بیر لەوە مەکەنەوە یەکێتی بۆ تەواو بوون ئەزانی چییە یعنی هەندێک جار ژمارەیە ئەزانی یەکێتی چەند شەهیدی هەیە ئێمە خەڵک لێمان تووڕێیە یعنی ڕقی لێمان هەڵساوە با وا بڵێم با بە نەوعەکەی تر نێڵم خەڵک ڕقی لێمان نییە خەڵک لە ئەدامان لە هەندێک ئەدایی ئێمە خەڵک ڕقی هەستاوە خەڵک ڕقی لە یەکێتی نییە یعنی دائیمەن جەماوەرەکە ئامادەیە ئاش بێتەوە لەگەڵت ئەگەر ئێمە ئەداەکەمان چاکترکەین تۆ وەکو ئەوەیە مناڵت هەبێ تۆ ڕقل لە مناڵەکەت خۆ ڕقل لێ نییە ڕقل لێ هەڵەسێت لە کردارێک خەڵک ڕقی لە ئێمە هەڵساوە کە سوکاری شەهیدمان ئێمە لەبەر هەندێک کردار لەبەر وەزعێکی معەن کە بەشێکی دەسەڵاتی یەکێتی تیانە لە حاڵەتەکەیە باشە چکە جەوێکی خراپ دروست بووە لە هاتنی داعشەوە بە خۆتانەزانن وەزعی مادی و ئیداری و هینی ئەم وڵاتە نەک هەر ئێرە ئی سووریا تێکچوو و ئوردون تەسیری هاتەتە سەر تورکیا بەو هەموو حاڵەتەوە تەسیری لێکرد ئێران تەسیری لێکرا باشە عێراق تەسیری لێبوو خەلیج تەسیری لێبوو جابزانە کیانێکی کوردی چ تەسیرێکی هەبووە بۆیە قابلی چاکبوونەوەیە لەبەر ئەوەی کە بداڵغە بە نەمانی یەکێتیەوە لێدا خۆ ناشتوانانی ڕێگە لە خەڵک بگری خەون ببینێ با خەون ببینن بە نەمانی یەکێتیەوە نەچێتی لەو زمانانە یان ماو لە شیمیا بارانکردن نەما توانی بمێنێ و تۆ هەموو قۆناغانت بینیوە هەمویان تیا بووی کەواتە ینی پرسیارێکی تر یەکێتیان هەیە کاکشاڵا و مەسەلەن من هەمیشە حەزم لەو ڕاشکاوی جەنابتە ئەڵێن ئەمانەوێ یەکێتی بەڕاستی بەرامبەر ئەو استراتیزانە ئەوانەی کە مافی خەڵکن مەسەلەن ئەوەی باسیەکەی سلێمانی ڕاپەڕین گەرمیان هەڵەبجا هەولێر هەمووی ببوژێتەوە
داهاتینەوەت بۆ هەموو کە شەفافێ غازە و شەفافێ بۆ خەڵکە بەڕاستی خۆ بە یەکێتی و پارتی نییە ترسیان هەیە لە یەکێتی پاشەکشە بکە لەو داواکاریانی ئێستا هەیەی بە کۆمەڵێک مجاملەی من یەکشێک پێ بڵم ینی من شتێک ئیدارەم کردووە ماوەیەک بۆ چیلۆزیر بوو مۆزیر بوو بوانە هەندێک حاڵەت کە دروستە بێ پەیوەندی بە ئیمکانیاتی ماڵەوە هەیە ینی وەکو ماڵێک سەیریکە کاسەی ماڵەکەیە باشە تۆ ملاحەزە بکە کاسەی کوردستان لە 2000 وابزانم 1970ەوە بژانەوەیەکی عجایبی بەسەر تا سیانزە و نزیکی 14 باشە بۆ کاسەکە پڕ بوو کاسەکە پڕ بوو من بۆ خۆم بۆ ئەوەیە گەڕێنمەوە ئەو پاشەکشەی سیاسیەی کە خەڵک وای لێ هات هەمووی سیاسی نەبێ هەمووی حیزبی نەبێ نەک سیاسی نەبێ هەمووی حیزبی نەبێ سەبەبی ئەو ڕفاهیاتە بوو کە خەڵک بۆی دروست بوو تر خەڵک تااقەتی سیاسەتی نەما بوو خەڵک خەریکی ژیانی خۆی بوو باشە بەڵام کە داعش هات حاڵەتێک دروست بوو شەڕ ئەبوو بکەی شەڕیش بە چێکرێ بە ئیمکانیاتەکرێ ئەوەی کە هاوکارت بوو لە ئیمکاناتەکەیە یارمەتێ دای بەڵام یارمەتەکە کفایەتی هەموو با بڵین چی پێڵێن نرخی شەڕەکەی ناکرد باشە کەواتە ئەبێت تۆ لە چی بکەم بکەیتەوە لە معاشی خەڵک کەم کرایەوە معاش نەئەدرا شت دروست نەئەکرا ڕێگاوبان دروست نەئەکرا بژانەوە نەما بۆیە لە سلێمانیشە حاڵەتەکە وایە شت زۆرە بچکەوینە تەفسیلی کە من حەز ناکەم باسی کەم باشە چکە خۆشەویستی من بۆ کورسا دەمەم جاملەی ئێوە نییە ئەوەیە کە کەناڵێکی تەلەڤیزیۆنی مەسئولە کەناڵی مهاتەرات نییە بۆیە نابێ ئەمەش ئەو قسانەش حەقی من نییە بیکەم ئەمە تەفسیری فەنی هەیە یعنی تەفسیری ڕقەمیە تەفسیری فەنیە بەڵام ئەوەی کە ئێمەمانان ئەیبیستیدەوە مەسەلەن بە ئوسلوبی جیاواز ئەوە نییە بە دەردێڵێ کوردەکە ئەڵێ کلکوگوێیەکە کلکوگوێی دەخلی ئەم منتیقەیە ئەکرێ بە شێوازێکی پیلان بۆ داڕژرا و کلکوگوێیەکرێ بۆیە ئێمە مبررمان نییە ینی ئەگەر بڵێن نەخێوانیە واناکەین و یان حاڵەتێک دروست نابێ خوا نەخواستە بەیانی زەختێکی گەورە هات وای لێ هات نەتوانی معاش بدەیت شەڕ کەوتە کوردستانەوە بۆ نمونە ینی خۆ ئەمە شەڕی وڵاتانە ینی کە کەوتە کوردستانەوە بەسە چیەکەیت ینی لەبەرەوە ئەم پرسیارە جوابدانەوەکەی ئەوها سەریحەتەن ناتوانانی بیڵێت چکە لە نەتیجەیە من ئومێدم وایە و هەستیشم وایە بەعکسەوە بەرەو باشی ئەڕوا چکە ئەم بەزمەی ئێمە و پارتی دۆستەکانی لێ عاجز کردوین دۆستەکانی لێ دوورخستوینەتەوە کە ئەڵێم ئەم بەزمەی ئێمە و پارتی ینی قسەکەم بۆ حاڵەتێکە کە ئەبێ ئەوانی ژوریا ببنەوە کە ئێمە وریا بووینەتەوە کە ئەم حاڵەتە کورد زەرەری تیاکە بۆیە ئەڵێم ئەم بەزمەی بەگوێشتەوە پرسیارە بکەم یەکێتی چیتر وە ئەبێ جەماوەرەکەی لە دۆڵێک و خۆی لە دۆڵێکی تر هەندێک جار وا بووە ئێمە بە جددی پێت بڵێم من بۆ خۆم ئەمان شتی شخصی خۆمە من مەسئولی مەکتەبی ڕێخستن بوو مدەتێک گەشتومەتە ئەو قەناعەتەی ئەو تەنزیمە سیاسیە پتەوەی و خەڵک بەعام حیزبی بێ ئەوە زەمەنی بەسەر چوە ئێمە و پارتی 50 ئەوان بوون 50 ئێمە بووین هەموو خەڵک یان پارتی و یان یەکێتی و یان ئیسلامی بوو ئەمە ئەو زەمەنە بەسەر چوو خەڵک ئێستا ژیانی شخصی خۆیەوێ ئەتوانم بە تەتەڕفتر تۆزێک قسەکەم بکەم بیخەرە بەردەمی خەڵک بڵێ 2 ساڵ هیچ پارەیەک هیچ خزمەت گوزاریەک هیچ شتێک ناکەین کوردستان لە فیدراالیەوە ئەبێتە کۆنفیدرالی یان ئەوەتەوێت 2 ساڵەکە معاشەکە وەرگری خەڵک ئێستاڵێ معاشەکەم باشە یەکێتی من حەزەکەم تۆش و خەڵکیش باوەڕ بکە لە بەشێک لە پارەی خۆی بەشێک لە پارەی خۆی لە تجارەتی خۆی وەکو حیزب تجارەتەکەی من ناچمە باسەکانی تجارەت چی ئەەکەین چی ناکەینەوەە بەڵام بەشێک لەمە ئێستا لەبەر نەبوونی یا بەر پێداویستی زۆر زەروری ئەیداتەوە بە خەڵکەکە
بەشێک لە دەرماڵی تەلەبەکان کە چەند مانجێک وەرگیرا کە ئەمە حەقێکی شەرعی حەقی تەلەبەیە بە قانون ئیقراری کردووە کە ئەمە حەقی خۆیەتی باشە یەکێتی داوێتی چاکردنی داخلی خۆی ئەمە پیاوەتی نییە یەکێتی بیجێڕێتەوە بەڵام مەبەستم چێ مەبەستم ئەوەیە کە یەکێتی بەعکسەوە لە لای خۆیان ئەزانی ئێمە تەرەحمان کرد لە دەستەی کارژێڕی کە نەسریە و میزانیەی مەڵبەند و کۆمیتە و ئۆرگانەکانی یەکێتی بۆ 2 مانگ ڕامانگرت بۆ ئەوەی ئەوانە بدەین پارەی زبڵ بدەین پارەی خەستەخانەی هیوا بدەین داخلەکان چاکەینەوە بۆ تەلەبە دەرماڵی تەلەبە بدەین بۆی بیزان من ڕامان کرد 2 مانگ یەک ئۆرگانێکی یەکێتی شتی وەرنەگرت یەک ئۆرگانێکی یەکێتی پارەی وەرنەگرت کەواتە ئێوە لەسەر ئەو خەتەن کە خەڵک ئێوێت ئەزانی چی خەڵک لێمان ڕازی نییە هێشتاش نەخ بێگومان خەڵک لێمان ڕازی نییە من پێم گوتی خەڵک ڕقی لێمان هەڵساوە بەڵام خەڵک ڕقی لە ئێمە نییە خەڵک ڕقی ئەو وریابوونەوەی بە تەواوی گەیشتۆ کە یەکێتی لەسەر ئەو وەتەرەی خەڵک لانەدات ئیتر بەکەم بە زۆر ئەزانی چی ئێمە هەمومان یعنی خەڵک ئەندامانی یەکێتی ئەم قسەیان بۆ ئەندامانی یەکێتیە هەمومان فێری نازێک بووین نازەکەش سەبەبی خەباتی و تێکۆشانی خەڵکەکان خۆیانن کە ئێستا ژیان وەکو جاران نەماوە ئێمە حاڵەتێک تێ ناگەین بۆ خەڵکی عامی خۆمان تەبعەوە کە بۆ ئێمە ڕاست بێ بۆ ئەندامانی یەکێتی بۆ خەڵکە عامەکەش ڕاستە مەسەلەن من هەر خۆم بووم نە ژنمێ نابوو نە مناڵم هەبوو بە تاقی تەنیا لەو شاخە بووم خەڵک جگەرەیە دامێ پێڵاوی بۆ ئەکڕیم جلوبەرجیان بۆ کڕین بڕوان پێ بکە هاتوونەتە ئەم سلێمانە یەکێ پاکەتی ڕاگرتووی چە گۆرەوی ڕاگرتووی چە پێڵاوی ڕاگرتووە کفتە شفتە لەسەر دەستیان داناوە بۆی ئێمە هەڵی گرین و بڕێن مەقسەدم مەسئول نەبووی لە شت ئێستا مناڵەکانی من سییانیان ژنیان هێناوە یەکیان مناڵی هەیە و یەشێکم لە جامیع ماوە باشە مەبەستم چییە لە عملێتەکە مەبەستم ئەوەیە پێداویستەکانی خەڵک ژیانەکە جیاوازە مەسەلەن کە سوکاری شەهیدمان هەیە ئەم کە سوکاری شەهیدە خێزانەکەی و مناڵەکانی ڕاستە مناڵەکانی مناڵ بوون لە زەمانێکە 500,000 دینار لەم پارەیە بەشیەکردن بەڵام ئێستا مناڵەکانی لە جامیعەیە من قەت ئەو حاڵەتەم لەبیر ناچێتەوە لە کەلار بووم مەسئولی مەڵبەند ژنە شەهیدێک هات وتی ئەوە مناڵەکان هەمووی بۆی هێنم بۆ خۆتان چی لەکەن لێ بکەن و بەسە ئیتر من بۆتان بەخێو ناکەم چی بۆ چی نەبووە وتی کچەکەم چۆتە جامیعات هەموو ڕەفیقەکانی وتی ڕاستە خانووتان داومەتێت ئەرزستان بۆ کردوون وەرگرتووە پارەی دروستکردنی خانۆکەشتان داوینەتێ بەڵام ئەمە هەر کافی نییە بۆ ژیانەکە کچەکەم چۆتە جامیعە ڕەفیقەکانی ئەڵێ جار لە شێزانی بڵێ لاپتۆپ فەقیرە وتی ئەو شتیان هەیە وتمان لاپتۆپتی وتی لاپتۆپیان هەیە کچەکەی من نێتی ئەڵێ بۆ نیمە بۆ فڵان کەس بە سیارە دێ بۆ من نەمبێ ئێکوتی چی بکەم من یەکسەر لاپتۆپەکەی خۆم هەمووی دیلیت کرد و هەرچی شتە یەسڕیمەوە دایمە دەستی بەڵام ئەمە هەل نابێ لەبەر ئەوە ژیان بەرەو پێشە ڕوا خەڵک تۆ کە گەورە ئەبی هەر کە زەعیف و قەڵەوە بی جلەکانت پێویستی بە گۆڕینە ئەمە حەقی شەرعی خەڵکە حکومەتیش حکومداری واجبێتی ئەو ژیانە ڕفاهیاتە بۆ خەڵک دروستکە بەداخەوە لەم کوردستانەیە لە نەتیجەی سراعەکان لە نەتیجەی نەزانی خۆمان یاخود شەرنێ نەزان بین شەرنێ لە ئیدارەیان نەزان بین بەڵام ئوسلوبی ئیداریمان ئێستا من درۆ لەگەڵان ناکەم مەسرور بەرزانی بە پیاوێکی نەزان نازانم بەعکسەوە پیاوێکی عاقڵە بەڵام ئوسلوبی ئیدارەدانی حاڵەتەکە ئەو ئوسلوبە لەوانەیە لە موقعێکی معەنە بۆ حاڵەتێکی معەن زۆر باش بێ و پڕ بە پێستی بێ بەڵام لە حاڵەتێکی ترە ئەو ئیدارەیە بەغەڵەت ئەشتێتەوە بە هەڵە ئەشتێتەوە ئەبێ یعنی تۆ حلت هەبێ بۆ حاڵەتە جیاوازەکان مەسەلە ئەچیتە لای دکتۆر کرۆنات بێ و ئەنفلۆنزات بێ عینەن دەرمانن ناداتێ کە زۆر لە یەکەوە نزیکن لە ئەو کەسە زیرەکە عاقڵەکە بتوانێت چارەسەر بۆ حاڵەتەکان بدۆزێتەوە بۆیە ناوی ئەویشتمێنە ناوی عاملێنە چکە ئەو سەرۆکی حکومەتە جا بۆیە من یەک شەکل پێ بڵێم ئەمەی کە هەیە ئێمە بۆ خۆمان وەکو یەکێتیش لە حکومداری ئەم منتیقەیە ڕازی نین چکە ئێستا بەسەرن گۆڕانکاریی زۆرمان بەدەستەوەیە باشە لەگەڵ حیزبە ئێتلافەکانی ڕەفیقمانە مەسەلەن ناتوانین ڕێککەوین یعنی مجاملەمان کردووە قسەمان کردووە محاولەمان کردووە هەل لە هەوڵ و تێکۆشانان بۆ ئەوەی حەلێک بدۆزینەوە ئیتر بەسە شاڵاو لە مووقعەکە 20 ساڵ لە عینەن مووقعا بووە من ئەم 20 ساڵە پێم هیچم پێ نەکرابێت لە 4 ساڵی داهاتوە چیم پێکرێ ینی
20 ساڵ شتێکم پێ نەکرابێت لە 4 ساڵە چیم پێکرێ کەواتە بێ گۆڕانکاری بەسەر خەڵکا بێ یخۆ تا هەتایە هەر نابێ شاڵاو کارجێڕی مەکتەبی سیاسی بێ مەسەلەن باشە بەیانی ئەم کۆنگرەیە ئیشەڵا کە هاتەوە من بەش بە حاڵی خۆم سوپاسی هەموو برادرانەکە وەچمە ماڵی خۆم تێم بگە یعنی ئەبێ حاڵەتێک دروستکەین کە خەڵک چۆن لە تەتەورایە گەنجیش مەجای هاتنە پێشەوەی هەبێ هەتا ئێستا زۆر حاڵەت دروست بووە کە ئێمە بەداخەوە نەمانتوانیەوە حەلیکەین بەشێکی خەتای خۆمان بووە بەڵام بەشە زۆرەکەی زروف و وەزع سیاسی و ئیداری و مالیەکە و بەسەریا فەرز کاک شاڵاو من ئەمێ ئەو پرسیارە بە شێوەیەکی تر بکەم نمونەت بە دکتۆر و پزیشکێنایە جەستەیەک هەیە کە کوردستانە بڵین جەستەیەک هەیە سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیانە و یەکێتی لێی مەسئولە ئێستا هەمووتان کۆکن لەناو ئەو حەزبە قیادەی ئەو حەزبەکە برینە قوڵەکە لەکوێ نەخۆشیە وەرەمیەکە لەکوێ کوێ ینی گەیشتونەتەوە نەتیجەی تەشخیصیکەن و ئیتر ئەگەر تەنانەت پارتیەکیشی لە دەستدا ئەبێ مەسەلەن گورچی لێکیشی دەربێن ئەبێ دەری بێن و تەواو تێگەیشتن ئێمە قەراری ئیجراعاتمان کردووە و قەرارمان داوە لە کادرەکانی خۆمان قبول ناکەین ئەوەی غەڵەتی کردبێ ئێمە ئیجراعاتیان لەگەڵەکەین ئەمە ناحەی محاسبە و ئەوانە بەشێکی تری پرسیارەکەت ببوورە لەگەڵت نیم کاکەزانە ئێمە هەر لە گەرمیان و سلێمانی ئەوانە مەسئولین لەنە حکومڕانێکە لەم حزبی بۆ ئاگاداریت ئێمە لە حکومڕانێکەشە ئێمە بینی زاخۆ و سلێمانی فەرق ناکەین بینی دووهۆک و خانەقین فەرق ناکەین بەنسبەت خۆمانە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەڵام حاڵەتێکەیە بڵێت دەسەڵاتی ئەم منتیقەیە سنووری یەکێتیە یاخود سنووری جەماوەری یەکێتی ئەم منتیقەیە ئەوەندە شەکەتە منتیقەکە تۆ بڕۆ ئەنفال سیرکە ئەنفال بەرز گەرمیان نیە عەدەدەکەی ئەکسەرەتی گەرمیانە کیمیاباران بەس هەڵەبجە نییە بەڵام ئەکسەرەتەکەی هەڵەبجەیە باشە کاولکاری بەس قەڵاتزێ نییە شارەکانی تریش هەمووی کاول بووە منتیقەکەی ئێرە بە دەرەجە حیسابی بکەی لە هەموو شوێنەکانی تر شەکەتترە چ خەڵکەکەی چ منتیقەکە بۆیە کە دێتە سەر ئوسلوبی پرسیارەکەی جەنابەت کە ئێمە دەستمان خستۆتە سەر برینەکان مەسەلەن جەنابەت خەڵکی قەڵاتزەی ئەندامی سەرکردایەتی و لەسەر ئەوێ هاتووی یەکێکیکە گەرمیانە یەکیکە کەرکووکە یەکیکە سلێمانی یەکیکە هەڵەبجەیە کە دێت ئەو شەرحی معاناتی خۆیەکە یعنی هیچی فەرق نییە لەگەڵ ئەوەی تۆیە یعنی منتیقەکە شەکەتە منتیقەکە شەکەتە دوایش بەداخەوە نازانم غەزە بە چییە یعنی بارانیش نایە کە بڵێ هەر هیچ نەبێ خەڵک بوژانەوەیەکی زراعی هەبێ یعنی وشکە ساڵی بەسەرا هاتووە شەڕی داعشی بەسەرا هاتووە کەمی سیولەی بەسەرا هاتووە کێشەی ئێمە و حکومەتی مرکزی بەسەرا هاتووە کە پارەکانی نەئەدا و بەشی مەعاشی نەئەکرد یعنی ئەمانە هەمووی حەلی سەرمێزن ئەم حەلی سەرمێزە ئەم حکومەتە ئێتلافیە بە هەموو لایەنەکان لە نەتیجە ئەبێ لایەن بەلایەن دوو قۆڕی دابنیشین لە نەتیجەیە هەمومان بەیەکەوە دابنیشین حەلێکی جەزری بە سەقفی بۆ دانرا و جێبەجێ ئاخیر پرسیارم ئەوێت چەند خاڵی چەند پۆینتی کورت هەیە مەسەلەن بڵێت حکوومەتی ئیتیلافی جێبەجێی کاوەکو نێت پاشی مەسەلەن لەسەر بودجە لەسەر مەسەلەی تۆمەتبار نەکردنی ئەم هێز و ئەو هێز بۆی بتوانێت پاچێک لە نێوان خۆ یەکشێک پێ بڵێم کێشە و مەشاکل لە زۆر شوێنی دنیاە هەیە من بەیانی تۆ ئیتیهامەکەم زۆر ئاسان نییە قسەکردن ئیتیهام تەکەم بەڵام ئێمە یەک حکومتمان هەیە مەفروزە هەتا ئەم دەقیقەیەش ڕاستە کاقوبات خۆی ناچێتە کۆبنەوەکانەوە بەڵام ئێمە مقاتعەی حکومەتمان بە تەواوەتی نەکردووە مدیر عامەکانمان دەوامەکەن وەزیرەکان دەوامەکەن و ئەوانە ئەوش ئەسبابی خۆی هەیە و ئێمە تێیەگەین لە ئەسبابەکان و تەئیدی شەکەین و پاڵپشتیشین و ئەرزانین حەقدارە بەڵام کۆکردنەوەی ئەم حاڵەتە ئەوەیە شتە ئەساسیەکان ئەکەوێتە سەر ئەوان شتە ئەساسیەکان ئەکەوێتە سەر ئەوان چکە بە حوکمی پرۆتۆکۆل باشە بە حوکمی پرۆتۆکۆل ئیمزای ئاخر لە لای سەرۆکی یعنی قیمەی شوێنەکەیە ئیمزای ئاخیر لە لای قیمەی شوێنەکەیە ئێمە ئەگەر دابنیشین معنای ئەوە نییە لە سەد خاڵە ئێمە باسیکەین لە هەر سەتی ئێمە ڕاستین یاخود ئێمە حەقدارین لە سەد خاڵە کە ئیتیهامی ئەوانەکەین ئێمە هەر سەتی ڕاست بێ و ئەوانیش هەندێک خاڵیان هەیە لەسەر ئێمە
بەڵێ وایە ئێمە شەمانە لەسەر ئەوان بەڵێ وایە بەڵام کە حکومەتێکی ئیتلافیمانەیە بەیانی من اتهامێکی تۆکەم ئەم حکومەتە ئیتلافی هەموو لایەنێکی تایە هەموو حیزبەکان بەشدارە مەسەلەن وەزارەتی ناوخۆ هەر پارتی نییە یاخود هەر یەکێتی نییە لایەنەکانی تریشیتیان لوژنەدا ئەنێم بۆ جێبەجێکردنی حاڵەتەکان کە ئەمە بڕال تحقیقی ئەم عملێتم بۆ بکان نەتیجەکەم بۆ بێنێتەوە بەڵام ناکرێت لایەنێک یعنی حزب قرار بۆ حکومت بدا ئێمە ئەوەی بەشێکە لە کێشەکانمان حزب نابێ قرار بۆ این بدا ئەم حکومەتە حکومەتی هەرێمی کوردستانە و حکومەتی ئەم حکومەتە ئیتلافیە کە هەموو لایەکی تایە حکومەتی بەتەنیا پارتی نییە بۆیە ئەوە سادەترین تێگەیشتنە ئەگەر دروست بێ دەرگاکان بێ دروست کرێ ئەبێ تێک بگەین ئەو بێت تێک بگەین ینی ئێمە بەداخەوەکو بۆم باس کردی بە تەتەڕف ئەچینە شتەکانەوە و دڵنیاش بە ناحەزان دەستیانتایەتی لەم حاڵەتە بەڵام ئەوەیە بە جەماوەرەکە ئەڵێن ینی یەکێتی دووشتی بەلاوە زۆر گرنگە یەک کیانی هەرێم وەسێتی جەلال تاالبانی و هەمووشمان قەناعەتمان پێێتی و نابێ بڕۆ دووش شەڕی ناوخۆ لە لای ئێمەوە مستەحیلە زۆر سپاس بۆ بەڕێز شاڵاو عەلی ئەسکەری کاژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە